بنای خدای بالادست و پرمیرسوس بنای او خدای که لەگەڵ ناوهێنانی دڵبینیدار و بە ئازارەکەمان بۆ ساتێک ساڕژ دەبێت. من هەمیشە شانازی بۆ دەکەم، من هەمیشە خۆم بە قوتابی ئەوەی عزیز و خۆشەویست دەنێم، بەڵام ئەوەی کە من ئەمڕۆ بتوانم بیکەم خزمەتێک بووە لەوەی کە بتوانم هەبوو دەرفەتم هەبووە. کتێبی هێزی وشەیەک باز لەوە دەکات کە چۆن لە نێو کۆمەڵگاکەمان ببینە ئەسێرەیەک و بدرەوشێنەوە. باز لەوە دەکات کە مەرج نییە درەوشانەوە تەنها لە بەردەمی ڕاگەیاندنەکان بێت، مەرج نییە ئێمە گەرمانێت بدرەوشێنەوە ناو ناوانگێکی گەورەمان هەبێت. درەوشانەوە بوون بە ئەسێرەیەک سەرەتا لە نێو ماڵێکی خۆت دەست پێ دەکات و باشتر لە نێو قوتابخانەکە دەست پێ دەکات. ئینجا دواتر هەنگاوی دواترمان ئەگەر کرا لە نێو هەبوونی ڕاگەیاندنەکان، ئەگەر نا مرۆڤ دەبێت سەرەتا بۆ خۆی بدرەوشێتەوە و پاشتر لە نێو ئەندامانی ماڵەوەی بدرەوشێتەوە. ئەزمموی تاک بە تاچی مرۆڤەکانیش دەوێت دەبێنێت لەوەی کە چۆن دەدرەوشێتەوە. کتێبی هێزی وشەیە باز لەوە دەکات کە ئێمە چۆن بمانەوێت کەسایەتێکی گەورە و کاریگەرمان هەبێت، سەرەتا بۆ خودی خۆمان ببینە گەنجێکی بێت، بۆ خودی خۆمان ببینە سەرکردەیەک، ئینجا دواتر بتوانین خزمەتی دەوروبەرەکەمان بکەین. چونکە ناکرێت من خانوو بۆ دەوروبەرەکەم دروستکەم بەڵام خۆم بێ خانوو یاخود تا لە ژێر خێمەیەک ئەوە پێناسەکەی ڕێک ئاوای لێدێ. سەرەتا بۆ خۆم گەنجێکی بێر و سەرکردە بم، ئینجا دواتر پێ بنێمە ناو قۆناغەکانی دەوروبەری ژیانم. کتێبی هێزی وشەیەک زیاتر لە 30 تەور لە خۆ دەگرێت. تەوەریەکەمان باز لەوە دەکات کە مرۆڤ دەبێت پەیوەندینەوە خودی خۆی خوای گەورە هێندە بکەوە بەهێز بکە، چونکە ئەگەر بێت و ئەو پەیوەندی مرۆڤ ئەو پەیوەندی بکەوە بەهێز و خۆراگرنەکە دڵنیا بە لە تەواوی پەیوەندیەکانی کە وێران دەبێت. هەر بۆیە گەورە فەیلسوفی یۆنان ئەفلاتون دەڵێت کتێب ڕۆحەکە. لەبیرمانەتی بەشێک لە داهاتی ئەم کتێبە سەرخان کراوە بۆ وازارشتر من سوپاسی ئێوەی بەڕێز دەکەم کە کاتی خۆتە دنیام کتێبە جوانە کە لەلایەن خانوویەکی جوانی کوردەوە نووسراوە. سەرەتا خوێندنەوەیەکم بۆ کردگوتم با سەرەتا بخوێنمەوە، ئینجا بزانم داخوا لەو ئاستەیەکە من بەشداری تێدا بکەم و بۆی ببم بە پێشکەشکارەکە کاتێک کە خوێنمەوە بەڕاستی هێزم لێ وەرگرت لەبەرەوەی هەد سەرەتای کتێبەکەم سیر کرد سوپاسی مامۆستاکانی کردبوو لە ناو کتێبەکەیدا. ئینجا چوومە ناوەڕێکی زیاتر حەزم لێ بوو قوڵ ببمەوە بە ناو خوێندنەوەکاندا لە هەر خوێندنەوەیەکی سوپاسی خوای کردبوو کاتێک کە دەبینی دەوروبەرەکەی بە وشەیەک پاڵپشتیان کردو ئەو زیاتر هێزی وەرگرتووە، کاتێک مامۆستاکانی پاڵپشتیان کردو هێزی زیاتر وەرگرتووە یاخۆت لە هەنگاوێک کە چۆتە پێش زیاتر سواسی خوای دەکات و لە یەکێک لە چیرۆکەکانیشدا دەڵێت عەبدولوهاب مەسیری باسی ئەوەی دەکات کە مامۆستا چەند گرینگە کاتێک هێزت پێ دەبەخشێت. دەڵێ هەر قۆناغێکدا بە 2 ساڵ دەمبڕی دواتر وەی لە هات قۆناغی ئامادەیم لەلا زۆر زەحمەت بوو. کاتێک سەیرم کتێکێک لە مامۆستاکان بە منی گوت هێزی ینی وشەیەکی ئینەرژی پێدام، وشەیەکی وزەبەخشی پێدام. ئەو وشەیە بۆ من بوو ئەوەی کە ئێستا چەندەها کتێبی هەیە لە بواری وەرگێران، چەندەها خەڵاتی جیهانی وەرگرتووە. اینجا لێرەدا باسی ئەوەی دەکات کە وشە چەندە کاریگەری لەسەر مرۆڤەکان هەیە، چ کاریگەریەکی لەسەر ئەو وزەی هەیە کە لە ناخی ئینسانەکاندایە بۆ ئەوەی زیاتر پەرە بە بەهرەکانیان بدەن. سەبارەت بە کتێبەکە من دەستخۆشی لە نووسەر دەکەم، بەڕاستی کتێبێکە کە باسی پرسە هەنووکەیەکانی ئێستا دەکات و زۆر گرنگە ئێمەی بتوانین لە ڕێگای کتێبەوە لە ڕێگای پەیامەکانمانەوە تاک ئاگدار بکەینەوە، هۆشیار بکەینەوە بۆ ئەوەی بتوانین کۆمەلگایەکی جوان بنیاد بنێن. کتێبەکە باسی هێزی وشەیەک دەکات. ئێمە هەمومان دەزانین لە پاڵ هەموو وشێک لە پشت هەموو شێک هێزێکی شاراوە هەیە. ئەو هێزە هێزێکی زۆر گرنگە و دەتوانین کاتێکە ئەو کەسەی کە دەری دەبڕێت بۆ بەرامبەرەکەی دەتوانین کاریگەری باشی لەسەر دروست بکات و دەتوانم بڵێم گۆڕانکاری گەورە دروست بکات، چونکە تۆ دەتوانانی لە ڕێگای وشەیەکەوە هەڵسکۆت و ڕەفتاری کەسی بەرامبەرت بگۆڕی و بە پێچەوانەوەش دەتوانم بڵێم دەتوانی ئەو کەسێک کە قسەکەرە و لە ڕێگای ئەو شەیە کەسی بەرامبەر بریندار بکات. بۆیە کتێبێکی زۆر گرنگە، من جارێک دەستخۆشی لێ دەکەم. فێرەبوون سەرەتا لە نێو ژوورەکەی خۆت دەست پێ دەکات، لە نێو ماڵی خۆت دەست پێ دەکات.
Thank you.